ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن چی ئەڵێن؟ بۆ یەکەمی جار فستیڤالێک کراوە لەسەر خاوەن پێداویستی تایبەت. چالاکیەکەی ئیشەی خێرخوازیەکەی باشە خەڵک بە خراپ باس دەکە، یعنی بۆچی؟ کەمەندام چەنێ بتوانێ یارمەتی خۆی بدا. أكو نظرات كأنما نحن مخلوق فضائي. وڵی من ژیانم باش نییە. تا ڕادەیەک ڕێزمان زۆر دەگیرێت و تا ڕادەیەکیش بچایەکی کەمەوە سێرەکرین. سڵاوتان لێبێ. خوددا وای دروست کردوین هەندێکمان دەستێکمان نەبێ و هەندێکمان قاچەکانمان هەندێکشمان نابین ئەوانە پێیانەوترێ خاوەن پێداویستی تایبەت. خودداش هەندێکیانی بەو جۆرە دروست کردووە. لە هەمان کات خوددا بەشێکی تری دروست کردوین کە ساغ و سەلیمین، قاچمان هەیە و دەستەکان پێکانیشمانە ڕوا، بەڵام توانامان نییە. ئەمڕۆ کۆمەڵێک لە خاوەن پێداویستی تایبەت هەستاون بە سازدانی فستیڤالێک بۆ دەرخستنی توانا و بەهرەی خۆیان. ئەمڕۆ لەم فستیڤاڵە ئێمە گفتوگۆ تایبەت لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتەکانەکەین. چەند پرسیارێکی زۆر تایبەتیان لێکەم لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووکەم. با پێکەوە بینەر بین. بەگشتی بە باسێک لەم فستیڤاڵە بکەین و گرنگی ئەم فستیڤاڵە بۆ ئێوەی خاوەن پێداویستی تایبەت تا چەند گرنگە؟ بەڵێ پێشێکی بە خێراتتان دەکەم ئەم فستیڤاڵە بەڕاستی زۆر گرنگە بۆ خاوەن پێداویستی تایبەت وە لە کەرکووکش بە تایبەت، چکم تاکو ئێستا هیچ فستیڤالێک نەکراوە لەسەر خاوەن پێداویستی تایبەت. ئەم بۆ یەکەمین جارە ئەم فستیڤاڵە کرێت و بە سپۆنسەری ڕێکخراوی دەقایق و ئیشەکراوە دەستخۆشییان لێکم. ئەم فستیڤاڵانە گرنگێکی یەکجار زۆری هەیە چووکە لە ڕووی یاساوە تا چی لە ڕووی ئەو کێشە و گرفتانە تا پێشانی خەڵکی دێن و ئەو باس لەو گرفتانە کرد کە هەمانە لە کۆمەڵگەی کوردیەوە بە تایبەت لە کەرکووک شەوکۆ کێشانی کامانە وەکو شارەکانی تر نییە بەداخەوە چی لە ڕووی پارێزگارەکە بێتە و کێشەمە بۆ دروست بووە، بەڵام لە هەوڵدان چارەسەر بکرێت. ئێمە وەکو کۆمەڵی کورتەواڵەکانی کوردستان لقی کەرکووکمان توانیمانە لە بەشێک لە شوێنەکان و کێشانە چارەسەرکەین و توانیشمانە ئێمە لە قوتابخانەکان کۆمەڵی کێشە هەیە بۆ مزیاتر لەسەر قوتابخانەکان قساکەین. ئەمڕۆ بابەتێکمان هەیە لەسەر قوتابخانەکان قساکەین کە بەشێک لە قوتابخانەکان قوتابی خاوەن پێداویستی تایبەت این قوتابی کورتەواڵە وەرناگرن، ئەوە کێشێکی زۆر گەورەیە و ئەگەر وەرشیگرن هیچ کاراسانێکی تیان هەیە بۆ قوتابیەکە، چووکەم چی لە ڕووی قورسی کتێبەکانەوە و چی لە ڕووی سەبر و ڕەحلەوە چی لە ڕووی دەبلوسیەوە ئەو پێیژەکانی سەرۆ زۆربەی قوتابخانەکان دووقاتە کورتەواڵە بە ئاسایی ناتوانێت بچێتە دووقات و بێتە خوارەوە کێشەیەکی هەرە گەورەیە. ئەو کێشەکانی ناو دام و دەستگا حکوومیەکانشمان هەیە بە هەماشە ئەمڕۆ باسیەکەین لەوەش کە ئەو هیچ کاراسانێک بۆ خاوەن پێداویستی تایبەت وە کورتەواڵەش نەکراوە. ئەو بەڕاستی کێشەیەکی هەرە گەورەیە ئەمڕۆ لێرە باسیەکەینەوە باسی لە یاساکانی یاسای 2013کەن کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت و یەک بەرگەشی جێبەجێ نەکراوە هەرە کێشەکە لەوەیەتە. باشەواتە بەگشتی ئەم فستیڤاڵە بەو جۆر ڕێکراوە کە باس لە کێشە و گرفتی معاناتی ژیانی خۆتان بکەن و کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لە هەمان کات ئەمە وا ئەکات بەڕێی ئێوە لە ڕێی ئەم فستیڤاڵەوە ڕێگە چارێک بۆ ئێوە دابنرێت. وڵای ئێمە بە هیوای ئەوەی کە ڕێگە چارێک دابنرێت و وەلا زۆربەی لایەنەکانمان ئاگادار کردوتەوە کە ئەم فستیڤاڵە هەیە و داوامان کرد ئامادە بن لێرەیتر چاوەڕوانی نکاتەکەەوەمان نەماوە دەست پێ بکەین چاوەڕانەوە بەڕێزانی کە زانی چێ دێت بۆ ئێرەکانە. بەڕێی تۆ تا چەند لەم جۆرە فستیڤاڵانە بایخی پێ بدرێ و پەرەی پێ بدرێت نەکو لە نێوەندی 5 ساڵێک بۆ جارێک فستیڤاڵێکی لەم جۆرە بۆ خاوەن پێداویستی تایبەت ساز بکەین؟ وڵای خۆی زۆر پێویستە بە تایبەت کە فستیڤاڵەکانی و دەوڵەتی بێ باشترێکە چکە وڵاتەکان لێرە ئامادە بن و هەموو منەظەمەکان شتوان لێرە ئامادە بنەوە دەستکەوتێکی باشە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان وە کورتەباڵەکانش چکە زۆر پێویستە نەک بڕە فستیڤالێک لە 5 ساڵ جارێکەوە ئەوە جێ خۆشحاڵی ئەم ساڵ لە 2022 بۆ یەکەمین جار فستیڤالێک کراوە لەسەر خاوەن پێداویستی تایبەت. منەوە چەند ساڵە لە کەرکووکژیم و تا ئێستا هیچ فستیڤالێکم نەبیستە لەسەر خاوەن پێداویستی تایبەت. لەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئێوەی خاوەن پێداویستی تایبەت گرنگ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە وڵی زۆریش باشە حەزەکەین پەرەی پێ بدرێت زیاتر کەم ئەندامان بڵێن بناسیێنن بە هەموو جیهان و کەسانی بەتوانامان هەیە و ئێستا من خۆم سپاس بۆ خۆی گەورە فەرمانبەریشم ئیشی ڕێکخراوی شەکەم و باسی فەرمانبەرت کرد
ئەمڕۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەگشتی لە فەرمانگەکان چۆن مامەڵەیان لەگەڵ بەداخەوە هیچ نە شوێنیان بۆ دابین کراوە نەبڵێ هەموو مدیرەکان لە تابقی دووە زۆر کەمەندامە بینم ناتوانێت بچێتە سەرەوە زۆر کەمەندامە بینم معاملە شتەکەی کەستەم شەی ناکبووی بەداخەوە نەوەڵا ئەو شتا بەرچاو نەکراوە و هیوادارم حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق حکوومەتی ناوەن ئەم شتا چارەسەر بکە بەگشتی وەکو ئێوەی خاوەن پێداویستی تایبەت تا چەند بە گرنگی ێزانی خودی خۆت لەم جۆرە فستیڤالانە بەردەوامی هەبێت و گرنگی پێ بدرێت وڵی بە تایبەتی بۆ ئێمە پێداویستی تایبەت زۆر گرنگە لەبەرەوەی کە ئێمە هەنێ معاناتی خۆمان هەیە تایبەت بۆ خۆمان ناتوانین وەکو ینی چارەسەر بێ لە لای حکوومەت بێ گرنگی بەمانە بدرێ بۆ ئەوەی بزانن کە معاناتی ئێمە چییە پەرەی پێ بدەن یارمەتیمان بدەن بە پێەوەی کە تۆ خانمێکی خاوەن پێداویستی تایبەتی بەگشتی لە کۆمەلگا چۆن تەماشای تۆ کرد ناشرین زۆریش یعنی تۆ ئەتێ جوانبی لە پێش چاوی خەڵکە بەجددی ینی چالاکیەکەی ئیشەی خێرخوازیەکەی باشە خەڵک بە خراپ باس دەکە ینی بۆچی زۆر بۆ خەڵک نییە یعنی ئێوە زۆر جوانن بۆچی وتت بە ناشرینی ئایا کۆمەلگای ئێستا بەگشتی وای لێ هاتووە یاخوچی کۆمەڵگای ئێستا بەگشتی وای لاتۆ ئێمە خۆمان لە ماڵەوە دانیشین باسی خەڵکەکەین هەر بەعامەتەن باشە گەر بچیتە فەرمانگەیەک دەبێت هاوشێوەی ئەو خەڵکە سرە بگری یاخود هاوکاری تەکەن بەخوای تا ئێستا شتم تاقی نەکردو شخصیان خۆم بەڵام نازام بڵم چی بڕۆ ناکەم ئەو هاوکاریە بێ کە ینی ئێستا خۆم بۆ مچەوشت هاوکاری نەکراوم باشە گەر بچیتە مارکێتێ بچیتە سەرەی نانێک بە هەمان شێوە لەوێ بە چاوێکی تر تەماشاکرێن یاخود چۆن نا بگرە خەڵکی دەرەوە با بڵێن ئیشی دەرەوە ئەمانی سەرجادە ئەوانت زۆر باشتر لەو ئیشەی کە با بڵێن فەرمانگەکان یا ئەو شوێنی موچەی لێ وەرەگری زۆر باشتر لە ئەتوانین بڵێن ئەمڕۆ مرۆڤی باش و جوانمانیش ماوە ئەتوانین بێگومان وەڵێ من وەکو خۆم دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵتانم ئەومێ دەکەم لە ڕێی ئەم منبەرە پیرۆزە و ئەو کامێرەمانی ئازیزەی کە لەگەڵمان ماندووە بێ پامێکی بچوو پڕ لە ئاشتی بڵاوکی ئەخرلەنچی زۆرین ینی پەیامەکان چونکە خەڵکی ئێستا ینی زیاد لە ڕادە بەدەر بێت ئامیان کردووە بە قسە و باز بوختان ئەو بوختان هەر هیچ ینی پێم بەس ئەوەنەیە کە شتێک نازان گولە بە تاریکەوە منێن ینی بێ شانازی بۆەوە بکەن کەم ئەندامی وەکو ئێمە خزمەت بە شارەکەیانەکەن بەس ئەوان نیکەن لە هەمان کاتمڕۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن کۆمەڵی بەهرە و خاوەنی ئەزمون و توانای خۆش تاکید وەڵڵا بە تاکید وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئێوە تا چەند لەم جۆرە فستیڤالانە گرنگە واللهی مامۆستازانێکی یەکەم جار بە خێراتتانەکەین منشەوە یەکەم جارە بەشداری لە مەهرەزانی ئینشاڵڵا سەرکەوتۆ بن لە هەموو جارەکان واللهی ئێمە زانێتی کە مەجموعەیەکین کە مندامین مەجموعەیەکی ئێمە زۆرین فەنانمان تەیە مەسرحی تەیە ڕەسامی تەیە هەموو چی تەیە ئێستا من کە وەکو من بڵێن پاڵەوانین حتا ئێستا یعنی هیچ شتێکمان نەبینی جاران و ئیسەش من لە 2017 و حتا ئێستا لەسەر عێراق و عالەم و ئاسیا یەکەم و دووەم و سێم دێنم ئەفۆم کەواتە تۆ پاڵەوانی 5 وەرز بوویت لەسەر ئاستی عێراق و جیهانیش لە پاڵەوانی چی بوویت مامۆستا بۆی لای بینەریش ڕۆژ خۆم یارچی ئاسنم یارچی منتەخەبم ئەو ماوانی کە سەرکەوتیم پێشفترەیە ئیتر لە بەغا تەمرینمانە کرد قاعەکەمان لێوە بوو بەس کە بیدایە تەمرینم کرد ئەوانەی ئەو کەسانە کە یارمەتی منیاندا هاوڕێکان و قاعی سەی هاشم بەناوبانگە لەسەر دۆمیز خوالیان ڕازی بە قسووریان نەکرد مامۆستا عەلی هەر بەردەوامە لەگەڵمان یعنی ئەحواڵمانە پرسیە ئیتر ئەوە دافعێک و هینیە کە بۆ ئێمە لە خەوا بەزیاد بێ کە سەرکەوتوو بووین وای لێ هات کە بیت بە پاڵەوان باشە بە ئەو مەدالیانە بەدەستەوە بینی باسێک لەو مەدالیانە بکەین ئەم مەدالیانە لە 2010 وەکو پێتم 2017
ئەمەیان یەکەمە مێنە لەسەر عارب لە دووبەی لە ئیمارات ئەویانش 2010 لەسەر بەغا عێراق ئەمەیانش لە دووبەی سێمی مێنە لەسەر عالم ئەویانش دووەم لەسەر عارب لە ئۆردن ئەمەیانش 2021 نهایەتی بڵین لە این بوو لە تایلند تا بەشداریت لە پاڵەوانێتی جیهانیش کردووە بەڵێ بەڵێ ئەمڕۆ ئێمە ئەڵین ئەو کەسانی کە خاوەنی پێداویستی تایبەتن ڕەنگە زۆر ئەزمون و توانیان زیاتر بێت لەو کەسانی کە ساغ و سەلیمن بەڵام توانای هیچیان نیە بەڵێ بەڵێ خۆی ئەمە کە یعنی بە عامەتی بڵێن قساکەین ئەڵێن ئەوەی معوەق بێ بڵێن نەخۆش بێ شەر نییە لەشی معوەق بێ بە شەر عەقلی ساغ بێ ئەوە یەکەم شتە معنای نییە سەرسێرەکەی شاخ و باڵای گەنجە زلە و زەلامیەکە و عەقلی بچووک بێەوە شتێنە بەس ئێماوە ئەڵین کەمەندام چەنێ بیتوانێ یارمەتی خۆی بدا بچێتە شوێنێ ناڵێن تەرفیهی بچێتە شوێنێ هەم خۆی نەجاتێ بێ هەمش لەوانێ مستەقبەلێکی هەیە بەس خۆی گوم کردووە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن چی ئەڵێن بۆ یەکەمی جار فستیڤالێک کراوە لەسەر خاوەن پێداویستی تایبەت چالاکیەکەی ئیشەی خێرخوازیەکەی باشە خەڵک بە خراپ باستێکە یعنی بۆچی کەمەندام چەنێ بیتوانێ یارمەتی خۆی بدا أكو نظرات كأنما نحن مخلوق فضائي وڵی من ژیانم باش نییە تا ڕادەیەک ڕێزمان زۆر لێگیرێت و تا ڕادەیەکیش بە چایەکی کەمەوە سێرەکرین. ئێماڵین ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن مرۆڤێکی زۆر جوانن لە پرۆگرامەکە بەردەوامە مامەسام کاتت باش یانە باش سپاس دەکەم. مامەسا تا چەند ئەمڕۆ بۆ خودی ئێوەی خاوەن پێداویستی تایبەت لەم جۆرە فستیڤاڵانە بە گرنگ ێزانن وەڵاهی زۆر بە گرنگی ێزانم چونکە هاندەرێکە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەوانش بەردەوام بن لە ژیانی خۆیان و لە چیرۆکی ئەوەی لە چوارچێوەی ژیانیان دەرچنە دەرەوە. مامەسا بە پێوەی کە تۆ خاوەن پێداویستی تایبەتی بەگشتی کۆمەلگا چۆن تەماشای تۆکە وڵا تا ڕادەیەک ڕێزمان زۆر لێگیرێت و تا ڕادەیەکیش بە چایەکی کەمەوە سێرەکرین بە چایەکی ئاسایی سێر ناکەین ئێمەش وەک ئەوان مرۆڤین بەڵام ئیتر ئەوان بەو شێوازە تێگەن باشە گەر بچیتە فەرمانگەیەک گەر بچیتە هەر دام و دەستگایەکی حکومی چۆن مامەڵەتان لەگەڵەکرێ ئایا هەوشێوی مرۆڤی ئاسایی مامەڵەتان لەگەڵەکرێ سرە بگرن یاخود هاوکاری و ئاسانکاریتان بۆکەن تا ڕادەیەک لەوەیە هەیە کە سەرە بگرینیش و زۆر جارش هاوکاری دەکەین بە حکمەوەی وەزعەکەمانەوەیە هاوکاریمانەکەن. من پێم خۆشە بە جدی هەموو هاوکاریێک هەموو ئاسانکارێک بۆ خاوەن پێداویستی تایبەت بکرێ لەبەرەی چینی جوانی کۆمەلگای ئێمن ئێمەش بە ئێوە جوانی سپاس بەگشتی ئەمڕۆ ئەم جۆرە فستیڤاڵە هەیە و خۆ لە چەندین کار و چالاکی ئەگرێ ئەتوانین بڵێن ئەمڕۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بە گشتی خاوەنی توانە و ئەزمموی خۆیانن ئاخۆ بۆچی دەبێت کۆمەلگا بە چایکی کەم تەماشایان کرد بێگومان ئێمە بۆیە لێرەین تا ئەوە پیشانی کۆمەلگا بدەین کە ئێمەش توانای زۆرمان هەیە و دەتوانین زۆر کار ئەنجام بدەین چونکە ئێمەک هێزێک لە ناخمان شاراوەتەوە یان ئیرادەیەک هەیە زۆر لەوە گەورەترە کە بڵێ تۆ ناتوانانی ئەم کارە بکەیت. لە کۆتا ئێوە خاوەنی توانە و ئەزمموی خۆتانن ئەوەی کە لە تواناتانە بێ پێم وا بێیکەن بەڵێ بێگومان خودی خۆت کاچیت بۆ شوێنێک چۆن تەماشاتانەکەن وڵی بەش شێوازێکی ناشرینمانەکەن سیرمانەکەن ئەمە خوا درستمانی کردەوە و ئێستا تۆ تێ بە شێوەیەکی ناشرین تەماشامانەکەن بەڵام ئەمڕۆ هەر ئێوەن خاوەنی کۆمەڵی کار و چالاکین لەم فستیڤالە ئێخۆ ڕەنگە مرۆڤێکی ساخیش بێ ینی ئەم پەیامە بۆ کەسانێک کە بەو جۆرە بیرەکەنەوە ڕەنگە ساخیش بێ بەڵام توانای ئەوەی نەبێت کە تۆ هەتە ئێوە تاتیانە شان و کارە لا خاوەن پێداویستی هەیە خاوەنی پاڵەوانێتی جیهانە وەنیە ئەخۆ و مرۆڤە ساغا چۆن بیرەکاتەوە ئەمە کۆمەلگا وای لێکردو بۆ زۆرە بیرکاتەوە بەخوا من تەواو نازان قسەکەم بەگشتی تا چەند بەلای تۆ گرنگە ئەم جۆرە فستیڤالانە بۆ ئێوە بکرێت وڵای گرنگە بۆ ئەمانە
بۆ ئێمە بکرێت پێویستیە بۆ ئێمە ئاوەڵە باشە بدۆخت ژیانت چۆنە بەڕێی خۆت وڵی من ژیانم باش نییە لە حاڵی ئاوەتە ناتوان ئیشکەم و ڕاتبێکم نییە و ئەم شارمی ئەی باشە هیچ معاش و شتت نییە نەبخ بۆت نەکراوە یاخود خۆت نەچوویتە بیکەی نەکراوە خۆم نەڕۆشتمە تر ئیمکانەتشم نییە بڕۆم ئیکام ئەوەیە ئەگەر داوای شتێک بکەی لە حکوومەت لە حەزب لە ئیداری ئەم شارە داوای چیەکەی وڵی دای ڕاتبێکم کرد بۆ کرد بەرنەوەتەوە ئەیدەیشمیان نایە ماڵ و مناڵە پێکێناوە بەڵێ لەگەڵ ما باوکمە ناتوانم لەکرێکی دانشم منداڵت هەیە بەڵێ دوان مێ خۆتە من درێژ بە خێزانەکەش هەر خاوەن پێداویستی تایبەتە ئەو باڵای باشە منیش بە هیوام لە کۆتا ژیانێکی باش گوزەرانێکی جوان وە کۆمەڵگاش بەو چاوە پڕ لە سۆزە تەماشا بە ئێوە ئینشاءالله چاوەکە ست الياحد مهم هیچ مهرجانات وبالأخص في كركوك يهتمون به جدا مهم. احنا شريحة لا نتجزأ عن هذا المجتمع، مهم دورنا، مهم بصمتنا. لازم احنا يكون عندنا هيك مهرجانات تشجع هيك فئات اللي هم أصحاب الهمم، لازم يوصلون صوتهم وحقوقهم بالمجتمع. أغلب الحقوق هم ما محصلين عليها، أقلها حق الدراسة، حق القانون. هواي عندهم قوانين لم تطبق على أرض الواقع. نحن اليوم جايين نوصل صوتنا، جايين نشوف إنجازاتنا، احنا قادرين نبدي بالمجتمع. زين. حكيتي عن المجتمع، من تطلعين عامة بالسوق أو أي مكان، المجتمع شلون يباع عليكم؟ المجتمع نوعا ما عنده يعني غير واعي بالثقة، يعني بالتعامل مع أصحاب الهمم، محتاج لوعي هواية، لدرجة أكو نظرات كأنما نحن مخلوق فضائي صراحة. يعني إحنا هاي النظرات نريدها تقل، إحنا نريد هذا المجتمع يوعى. أنا ما أعتب على المجتمع، لكن أعتب على الكادر اللي يقيم هذا المجتمع، من مسؤولين، من مدرسين، من هذول، من هاي المنظمات، من هاي مهرجانات توعي المجتمع بأن هذول فئة لا يتجزؤون منا. هذول ما يصير احنا نباع لهم هاي النظرة، لازم نحتويهم، لازم نحبهم، نباوع عليهم نظرة قوة بأن أنت قوي، أنت قادر. زين. أنتوا من تروحون لأي دائرة حكومية أو حزبية، أكو أي تسهيل لكم يعاونونكم أو شلون؟ مو كل الدوائر، أكو بعضهم لا. يعني أنا شخصيا تجربة شخصية، أكو تعاون هواية، أكو أصلا طوابق عندنا معاملة بها، هم ينزلون الموظفين ويسيرون أمورنا. لكن بعض الدوائر لا، من كادر الدائرة أو من البناء الدائرة غير مساعد. أكو دوائر ما بيها مصاعد، ما نقدر نصعد. أكو شبابيك عالية ما نقدر نصل. أكو طوابق إحنا عندنا معاملة بها ما نقدر نصعد لها، فنحتاج بعد يعني شغل على هي شيء. زين. شنو يعني إذا تطلبين شيء من محافظة كركوك، من مسؤولين، من حكومة عامة، إيش تطلبين؟ نطالب حقوقنا الرسمية، حقوقنا القانونية، من حق التعليم، من حق الوظيفة، من حق كوننا بالمجتمع رئيسي، جزء رئيسي. احنا ليس احنا دورنا مهمش حاليا. احنا نحتاج الى وظائف، الى تقبل المدارس، التعليم، القطاع الخاص ايضا يحتاجنا، المنظمات ايضا تحتاجنا. سابق شتي بیرۆکەیان فستیڤالات پێ چۆن بۆ وەکو ڕێی خۆت؟ دیارە ئەم فستیڤاڵە پێم زۆر زەرورە لێرە بکرێت، بە تایبەتی لە شاری کەرکووک لە نێوان هەموو پێکاتەکان، لەبەرەوەی خەڵکی پێداویستی تایبەت تەنها لە نەتەوەیەکانیە، هەموو نەتەوەکان خەڵکیان هەیە لەو توێژەیان هەیە کە خاوەن پێداویستی تایبەت بێ. بەڕاستی ئەم فستیڤاڵە بۆ ئەوەیە کە پەیامێک بدەین بە هەموو جیهان، چیتر بە چاوی بەزەی، بە چاوی سۆز سەیری خاوەن پێداویستی تایبەت نەکەین کە ڕەنگە بەشێک لە جەستەی لەدەستدا بێ، بە هەر هۆکارێک بێ، یان لە زگماکیەوە لەدایک بووە نەقسێکی
نییە بەڵام من دڵنیام خی تەبارەت علا ئەگە دەرگایەکی گرت بێ دەرگایەتری کردوێتەوە بە دڵنیاییەوە لەوانەیە لە شتێکی ترابیانی تعویز کردبێتەوە ئێمە خەڵکمان هەیە بە جەستە کاملن زۆر ساغن هیچ ئەوەیەکیان نییە بەڵام ڕەنگە لە فکر و لە بیرکردنەوەیان نەگەنە ئاستی ئەمان بۆیە ناکرێت ئێمە دەبێ بە چاوی مرۆڤ سەیرانکەین بە چاوێکی گەورە سەیرانکەین سەیری عقلیان بکەین سەیری توانەکانیان بکەین سەیری ئەدایان بکەین سەیری دڵسۆزیان بکەین بۆ کارەکانیان بەڕاستی ئەم توێژە لە وڵاتی ئێمە زۆر پراوێز خراوە بەڕاستی زۆر کەوتونتە ژێر مەزلومیەتێک لە نێوان دوو حکومەتە حکومەتی عێراقی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستان هیچ کام لەم دوو حکومەتە گرنگی تەواویان پێیان نەداوە و لێرەوە ئەمڕۆ ئێمە پەیامێکمان هەیە داوا لە حکومەتەکەین لە مجاملات دەرچێ با لە قسەی باقوبرێق دەرچێ با بە یەک چاوسەیریان کە ئەو مافەی کە کەسێکی ئاسایی هەیەی با ئەو مافە بەویش بدرێ بۆ نمونە لە خوێندن ینی نەسی سەریح هەیە کتابی ڕسمی هەیە کە ئەبێ ئەمانش هاوشێوەی هاوڵەکانیان لە قوتابخانە حکومیەکان وەربگیرێن و بخوێنن بەڵام بێبەش کراون بە هۆکارێک لە هۆکارەکان بێبەش کراون یاخود لە دامەزراندن ینی گرنگە بەشێک لەو دەرەجاتی وەزیفی کەدا ئەندرێ بۆ دامەزراندن پشکیان بۆ دیاری بکرێ بەشێکیان من ئەتوانم بڵێم زۆر لە کەسی ساغ بەتواناترە و ئەتوانێت ئیشی باشتر بکە بۆیە زۆر گرنگە ئەم بیستیڤاڵە کۆتا بیستیڤاڵ نەبێ و بەردەوام بیستیڤاڵی لەم شێوەیەمان پێویستە بۆ ئەوەی خەڵکەکە ڕابێنین چیتر بە چاوێکی کەم سەیریان نەکا یا بە چاوی بەزەی و سۆز سەیریان نەکا بە چاوی مرۆڤی ئاسایی و بە چاوی مرۆڤێکی گەورە سەیری عەقڵیان بکە شەمامەسا بەگشتی پێتوانیە ئەرکی ئیداری ئەم شارەیە هەلی کاریان بۆ بەرخسێنێ یاخود دامەزراندنیان بەو کە بە تایبەت بۆ ئەو توێژەی کە ئەمڕۆ خاوەن پێداویستی تایبەت بەدڵنیاییەوە ئێمە کە مەسئولیەتەکە ئەخینە سەر هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ ئەمە بە ئام کاتێک باسی خاوەن پێداویستی تایبەتەکەین بەڵام کاتێک کە باسی خاوەن پێداویستی تایبەتەکەین لەم شارە ئەی ئیدارەی شار خێر و بێری ئەم شارە بۆ چۆ ئەڕوا ئەکرێت هەر لێرە هەلی کاریان بۆ بڕەخسێنێ هەر لێرە فرسای عملیان بۆ دابنێ هەر نەبێت ئەتوانێت شوێنیان بۆ دابین کا کارگەیان بۆ بکاتەوە کە گونجاو بێ بۆ ئەنجامدانی ئیشکارەکانی ئەوان و ئەکرێت لە ڕووی مادی و معنەویەوە پشتیوانیان بێ ئێمە بەداخەوە نە لە ڕووی مادیەوە نە لە ڕووی معنەویەوە پشتیوانیان نەبووینە بەڵکو ئیدارەی شار هۆکارێک بۆ چاوسانەوەیان هۆکارێک بۆ دروستکردنی پردێک لە جیاوازی لە نێوان ئەوان و لە نێوان خەڵکی ئاسایی کە ئەمە جێگای قوبوڵ نییە سپاس بۆ مامۆستا حەسیبە من بەرلەوەی بێمە کۆتاییان پرۆگراماڵێم ئەمڕۆ ئەم توێژەی کە خاوەن پێداویستی تایبەتن هەڵبەت یەکێکن لەو توێژە کە زۆر 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 گرنگە بەگشتی ئیدارەی ئەم شارە تاکی مرۆڤ کۆمەلگا بەگشتی گرنگی و بایەخی تایبەتیان پێبن هەڵبەت ئەوان زۆر زۆر مرۆڤی تایبەت و جوانن بە ویژدانی هیچ تاکێک لەوانە بە ئازار نەگەێنین هەڵبەت زۆری نەمان ساغ و سەلیمین جەستەمان زۆر زۆر بتە و باشە بەڵام توانای بەهرەیەکمانتیان نییە بەڵام ئەوان سەروی ئەوەی کە پێداویستی تایبەتن بەڵام خاوەنی ئەزمون و توانایەکی زۆر تایبەتن ڕێزی محەممەد عەلی و ستافی پشتی کامێرام قبول بخوازن تا پرۆگرامێکی تر لە بابەتی ڕۆژ بەخۆی گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ